توانیمان پڕۆتۆکۆلێکی هاوبەشی لەگەڵ شەریکەی مارسا واژۆ بکەین کە ئەم کۆمپانیایەکێکە لە کۆمپانیا گەورەکانی جیهان کە شەریکەی مارسیسە توانیان لقێکی سەرەکی لە شاری سلێمانی بکەنەوە و وەرشەیەکی چاکردنی ساری مارسیدس دابنێن کە ئەمە چەند دەورەیەکیان بۆ چەند گەنجێکی ئێم خۆمان کردوتەوە کە ئەوان زیاتر کار لەو کارانە ئیشەکەن و خەتی دووەمیشان کۆمەڵی گەنجی تریش بە هەمان شێوە دەورەیان بۆ ئەکەنەوە لای خۆیان تەعینیانەکەن کە بتوان خزمەتی شاری سلێمانی و برابازرگانەکەمان بە تایبەتی بکەن. First of all, thank you very much to President Sirwan having us here today in the Chamber of Commerce. I'm the CEO of Bradcastle Motors. مارسیدس هەمیشە تمۆحی هەبووە لەوەی لە سلێمانی لق بکاتەوە، پارە لە سلێمانی خەرج بکات. لە ساڵی 2020 کە زۆر قورس بوو بۆ کارگەی دیکە، بەڵام مارسیدس توانی پارەی زیاتر خەرج بکات، لقیتر بکاتەوە تاوەکو کارمەندی زیاتر وەربگرێت و مەشق و ڕاهێنانی زیاتر بە خەڵک بکەن. ئەو ئۆتۆمبیلانەی کە دروستی دەکەین بۆ عێراق جیاوازە لە ڕووی ڕەوشی کەش و هەوا و ڕێگەوبان لە بەرچاو گیراوە. We're training the people to make sure that we keep the vehicles that we bring as the only